یەکگرتووەکان بۆ کۆمکاری وڵاتانی عەرەبی، یەکێتی ئەوروپا، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، شانشینی بەریتانیا، پاپای ڤاتیکان، کۆماری عێراقی فیدراڵ، سەرجەم ئازادی خوازانی دنیا داواکاری و بەدەنگەوە هاتن. بەڕێزان، هەرێمی کوردستان هەرێمێکی دانپێدانراوی دەستووریە، هەرێمێک هەمیشە لەبەردەم هەڕەشەی دەرودراوسەکانیدا بووە بە بیانووی پاراستنی سنوورەکانی تورکیا و ئێران. کەم ساڵ هەبووە ئەو هەرێمە نەکەوێتە بەس شاڵای و دژمنکارانەی سوپای چەک و تانک و فڕۆکەی تورکی و ئێرانی. لە مەودای دەیان ساڵی ڕابردوودا تا ئێستا چەندی جار سنوورەکان پێشێل کراوە، دەیان هاوڵاتی سیڤیل بوونەتە قوربانی و بریندار بوونە. تورکیا بە فڕۆکە و پەلاماری زەمینی و ئێرانیش بە تۆپباران و زەرەر و زیانی زۆریان لە گوندنشینانی سنوور و هەندێک جار قوڵایی هەرێمیش داوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی تر سوپای ڕندانەی تورکیا بە چەک و فڕۆکەی ئەمریکی و بە توانای سەربازی ناتۆ پەلاماری سەربازی کوردستانی داوەتەوە بە پاساوی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان. ئەمە لە کاتێکدا ئەو پارتە ماوەی 27 ساڵە بەردەوام داوای گفتوگۆ و ئاشی لە دەوڵەتی فاشیسمی تورکیا و ئەکەبە و ئاردۆغان دەکات، هەروەکو چۆن ئێرانی چەند جارێک پەلاماری دیموکرات و کۆمەڵە و هێزە ئازادی خوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی داوە و شەهید و برینداری کردوون. وەکو ئەرکێکی ئاکاری بەرپرسیایەتی گەورە لە ئەستۆی هەمووتانە تا هەرێمی کوردستان و خەڵکە سڤیلەکەی بپارێزن.